وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ژیان هەوراز و نشێوی زۆری تێدایە، هەمیشە بەدڵی تۆ نابێ. یەوم لەکە و یەوم عەلەیک. ژیان ڕۆژێکی بۆ تۆیە، ڕۆژێکیش دژی تۆیە. من سەڕەه زەمەن ساعەته ئەزمان. ئەگەر کەسێک ڕۆژێک زەمانە دڵی خۆشکە، چەندەها ڕۆژیش دڵی ناڕەحەت و ناخۆش دەبێ. بەخوا وایە زۆر کاتەکانت بەخۆشی بەڕێ کرد، بەڵام ئایا هەمویان هەرخۆشی بوون؟ نەخێر، هەر کەسێک ڕۆژێک لە ڕۆژگاری ژیان ناخۆش حاڵ بوو بێ، چەندەها ڕۆژی ناڕەحەتیشی بە شوێنە هاتووە. لێرەدا پرسیارێک دەکرێ، ئایا لە کاتی ناڕەحەتیدا، لە کاتی تەنگانەدا، لە کاتی خەم و خەفەت و شکستدا چی بکەین؟ یادی خۆم و ئێوەی دەخەمەوە لە زنجیرە باسی یادخستنەوەدا. لە وڵاما دەڵێم، یەک، بزانە هیچ شتێک بێویستی خوا نابێ، پەنای بۆ ببە، ئاگاد لە دین و ئیمانەکەت بێ، بە کوفرکردن، بە ناشکوری، بەوەی کە بڵێ خوایە بۆ وا لێکردم نەعوذ بالله، وریا بە ئیمانەکەت لەدەست نەدەی. پەنا بەخوا خەڵکانێک هەبووە و هەیە، خوا ڕەحم بەوام کە و تەوبەیان لێ قبوڵ کا و هیدایەتیان بدا و ئێمەش بپارێزێ لەوە کە لە کاتی موسیبەتە، لە کاتی ناڕەحەتیدا، لە کاتی شکستدا، لە کاتی ئازاردا تووشی کوفر بوون. پەنا بەخوا و توێتی خوای بۆ وا لێکردم، خوای بۆ هەر من نەعوذ بالله. خوای پەروەردگار کو دەستی کردو بە کوفرکردن، بە ناشکوریکردن و شەی نابەزیە بەرامبەر بە ذاتی رب العالمین سبحانه وتعالى. ئەمە وەکو ژیانەکەی لەدەستدا، دینەکەشی لەدەستدا. بۆیە بزانە هیچ شتێک بە پێویستی خوا نابێ، ئاگال لە دینەکەت بێ. دوو، تەوبە بکە، بە خۆتدا بچۆوە، بزانە لە کوێدا هەڵەیەکت کردووە چاکی بکە، لە چ شوێنێکە هەڵەیەک هەیە لە ژیانتدا چاکی بکە. قورئان ئاماژە بەو دوو خاڵە دەکا کە باسم کرد. یەکەم، ئاگاد لە خوای پەروەردگارت بێ، کوفر نەکەی، دینەکە لەدەست نەدەی. دووەم، بە خۆتدا بچۆوە، بزانە لە کوێدا کێشەیەک هەیە، لە کوێدا هەڵەیەک لە ژیانتا هەیە، پەنجەی بخە سەر و چارەسەری برینەکە بکە. قورئان دەفەرمێ، فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك. خاڵی یەکەم، فاعلم، بزانە، أنه لا إله إلا الله، هیچ شتێک شایەنی پەرستن نییە لە گەردووندا ئیلا ئەڵڵا نەبێ، هیچ شتێک شایەنی پەنابوردن نییە بۆی، داوای نەفع و ضەڕکردن، بەدەستهێنانی سوود، لابردنی زەرەر و زیان لەسەرت ئیلا ئەڵڵا نەبێ. بۆیە ئەم ئاەتە لە بەشی یەکەمە، فاعلم أنه لا إله إلا الله، پێمان دەڵێ لە کاتی ناڕەحەتیدا، لە کاتی گرفتاریدا، لە کاتی کێشەی خێزانیدا، نەچی بۆ لای ساحر، نەچی بۆ لای فاڵچی، نەچی بۆ لای خوانەناس، نەچی بۆ لای زاڵم و ستەمکار هاوکارت بێ. ئاگات لە خۆت بێ، ئەمە تاقیکردنەوەی خوای پەروەردگارە، بەس پەنا بۆ ئەڵڵا ببە. فاعلم، بزانە، بە بێویستی خوا هیچ نابێ و بە غەیری خوا کێشەکەت چارەسەر نابێ. زۆر خەڵک هەیە بەداخەوە کە کێشەی خێزانی هەیە، پەنای بردۆ بۆ ساحیر، بۆ نوشتەنووسێکی دەستبڕی قۆڵبڕ، پەنا بەخوا بە ناوی ئاینەوە. دەوێت مێردەکەی بەوە بە حیساب چاک بێ، ژنەکەی بەوە چاک ببێ، منداڵەکەی بەوە چاک ببێ، بەخوا خراپتر دەبێ. ڕزقەکەی وەکو پێویست نییە، ناگەڕێ بۆ خەلەلەکە، بۆ بارودۆخەکە، پەنا دەبا بۆ ڕسەقکردنەوە، یان پەنا بەخوا ڕزقی بەستراوە کە شتیوا لە دینی ئیسلامدا نییە. خاڵی دووەم، واستغفر لذنبك، داوای لێخۆشبوون بکە بۆ گوناهەکەت. بەڕێزان، ئەمە هەر ئەوە نیە تەسبیحەکەت بێنی و بڵێ هەزار جا وتومە ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله، بەڵام دڵ لای تەلەڤیزۆنەکە بێ، دڵ لە بازار بێ، دڵ لە لای حساب و کتابی ماڵە موسڵمانێکی هاوڕێ و دەست برا و دۆستت بێ، ئەو تۆ بڵێ حساب بڵێ ئەستەغفر الله، بەڵام ئاگات لە هیچ نییە. ئەستەغفر الله یعنی تەوبەی ڕاست، بە خۆتدا بچۆوە،
داوای لێبوردن لە خوای پەروەردگار بکە لەوە چێ بینی خۆت و خوات سەرد و سڕی تێکەوت بێ بە عیبادەتەکانتدا بچەوە بە نوێژەکانتدا بە قورئان خوێندنەکەتدا بە زیکرەکەی جارانتدا بە خەمخۆریت بۆ ئیسلام ئەمان هەموو تەوبەیان دەوێ پاشان ئەستەغەفیر الله یعنی ستۆپکردنێک ستۆپ بوەستە بە خۆتدا بچەوە بزانە کەم و کوڕیەکە لە کوێتایە کەواتە هەر کات تووشی گرفتاریەک بووی ئیبحەث بە وردی لێ کۆڵینەوەیەک بکەن لەم شتانە عن یەکەم ئەلخەتە لێ کۆڵینەوە بکەن لە هەڵک بزانە هەڵە لە کوێ ژیانتا هەیە دیارە ڕێگاکەت هەڵەیە برا ئێستا تۆ مەبەستە بڕۆی بۆ شارێک ئەم شارە ڕێگای دیاریکراوی خۆی هەیە ئەگەر ڕێگای شارێکی تر بگری تۆ هەموو هەنگاوێک نەک ناگەیتە ئامانج بەڵکو زیاتر دوور دەکەویەوە زیاتر سەرگەردان دەبی دڵنیا بە کە کێشە لە شوێنێکە هەیە بەڕێزان ڕێگاکەی تۆ هەڵەیە جار هەیە ویستوتە گرفتێک چارەسەرکەی بەڵام ڕێگای چارەسەرکردنی گرفتەکەت هەڵەیە بە هەڵە لێ حاڵی بووی بۆیە ئیبحەث عن الخەطأ خاڵی یەکەم بگەڕێ بە دووی هەڵەکەتدا ڕێگاکەت بگۆڕە ئەو ڕێگایە ئەو چارەسەرە ئەم شێوازی کار و کەسابەتە ئەم جۆرە مامەڵەیە ئەم شوێنی کەسابەتە ئەم شێوازی ڕەفتارکردنە لەگەڵ هاوسەردا ڕێگاکەت هەڵەیە بیررووەچوونەکەت هەڵەیە هەڵەکەت چارەسەر بکە گرفتەکەت چارەسەر دەبێ دووەمیان ئەذەمب بگەڕێ بزانە گوناهێکت هەیە وەکو چی گوناه یەکەم خۆ بەزلزانین کبر و لە دڵەوە خۆ بەشت زانین با هەر لە دڵیشتەوە بێ یعنی کەسانێک هەیە کیبرەکەیان پێوە دیارە هەر لە ڕۆیشتنا باڵفش دەکاتەوە دڵێ عەلە شیش و قەلە هەیە پێوەی دیار نییە بەس لە ناخەوە خۆی زۆر بە گەورەتر لە خەڵک دەزانێ وەڵی مرۆڤ لوتی دەشکێ ئەوەی زۆر لوتی لە حەوابێ خوا لوتی دەشکێنە تەئدیبت دەکات دەرست دادەدا دەتهێنێتەوە قاڵبی عەبدایەتەکەی خۆتەوە کە تۆ بەندەیەکی لاوازی تۆ زۆر لاوازی خاوەنی هیچی خۆدنی هەر هیچت نییە هەموو هی خوایە وما بكم من نعمة فمن الله جا تۆ چیت هەیە هەرچی هەیە خوایە بۆیە کبر و خۆ بە گەورە زانین لودبەرزی شکستی بەدواوەیە پەروەردگار لەبارەی ئەسحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو پێشەنگ و پێشەوایانە کە خوا لە تاک بە تاکیان ڕازی بووە و موژدەی بەهەشتی داوە بە هەمویان دوو مۆقیفیان دەخاتە بەرچاو نابێ ئەم هەڵەیە ئەم گوناهە بەسەر ئەوانیشا تێپەڕێ ئەو پێشەنگ و مامۆستایانەی ئێمە وەلەقەد نەسەڕەکم الله ببەدر وأنتم أذلة خوای پەروەردگار ئێوەی سەرخست لە بەدرە لە کاتێکە ئێوە زەلیل بوون یعنی لە ڕووی ژمارەوە سەیری خۆتان دەکرد 313 کەس لەکوێ و 1000 و ئەوەندە کەسە لەکوێ لە ڕووی ئامێری چەکەوە ئەوان ئەو هەموو شیر و تریر و ڕموت چەکدارەیان هێنابوو ئەسپی جەنگیان لەگەڵا بوو کە وەکو مدەڕعەی ئەمڕۆ وەکو دەبابەی ئەمڕۆ یعنی ناقیلەی ئەمڕۆی جەنگی وابوو ئێوە بە پێ ڕۆیشت بوون ئێوە ئامادەی جەنگتان تێدا نەبوو چوون کاروانێک کە مافی خۆتانە و ماڵی داگیرکراوتانە لە مەککە بەدەستی بێننەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەوەی فریانەکەوتەوە نایە بە شوێنماندا کە دواتر هاتەوە ئێمە ئەم 313 کەسە زیادیشین هەیە خەنجەرێکی پێ بووە هەیە تیرروکانێکی پێ بووە هەیە شمشێرێکی پێ بووە هەیە هیچی پێ نەبووە هەر لەو سەرە وڵاخی باری کاروانەکە بێنێتەوە بەڵام کە تووشی جەنگەکە بوون زۆر لەخوا پاڕانەوە هەمویان لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەوەندە دەستەکانی بەرزکردەوە عەباکە کەوتە خوارەوە ئیمامی ئەبوبەکر فەرمووی وەڵڵاهی دوعاکانی گیرا بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو سەحابەدان خوای پەروەردگار فریامان کەوی خوای پەروەردگار فریامان کەوی ئەو هەموو سوپایەی قوڕەیش بە هەموو ئامادەکاریەکەوە بە نیەتی شەڕ هاتۆتە دەرەوە لە ماڵەوە ئاگریان لێ دەبارێ سەروەت و سامانیان ئەم کاروانەیە کە داگیریان کردو لە ئێمەی موسڵمانان و ماف و حەقی خۆمانە ئێستا خوێنی خواری لەسەر دەڕێژن زۆر بەڕقی چەند ساڵەوە هاتوونە مەیدان بۆمان خوایە فریامان کەوی وەلەقەد نەسەڕەکم الله خوای گەورە سەری خستن فریشتەکانی ناردن بۆ یارمەتیان بەڵام هەر ئەم ئەسحابانن هەر ئەم
قوتابیانەی پێغەمبەرن صلی الله عليه وسلم هەر ئەم دڵسۆزانەی ئیسلامن کە ئیسلامیان گەیاندە ڕۆژهەڵات و ڕۆژاوە ئەم ئیسلامیان بە ئەمانەتەوە گەیاندە ئێمەی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم خوای پەروەردگار ويوم حنين إذ أعجبتكم كثرتكم باسی شکستیان دەکا لە سەرەتای جەنگی حونەینە پەروەردگار ڕاستە و خۆ باسی جەنگەکە دەکا ويوم حنين بۆچیشکان إذ أعجبتكم كثرتكم زۆر سەرتان سوڕما بوو لە هێز و دەسەڵاتی خۆتان سەحابە دەیانگوت ئەمڕۆ قەت ناشکەین بە هێزێکی زۆرەوە خۆمان ئامادە کردووە لە ڕووی ژمارەوە چەند هەزار کەسین لە ڕووی چەکەوە زۆر پێشکەوتوین لە ڕووی ئەسپی سواریەوە کە لە مەیدانی جەنگا کافرەکە و دوژمنەکەی بە باشی پێدەشکێ تۆ لەسەر ئەسپەکە و ئەو بە خوارەوە بە پێ تۆ زاڵی بەسەرەوە ئەسپێکی جەنگی زۆرمان پێیە سەرسام بوون بە هێزی خۆیان سەرسام بوون بە دەسەڵاتی خۆیان سبحان الله لە سەرەتای جەنگا دڵە کوتیان تێکەوت شکستیان تێکەوت هیچ سەحابەیەک لە شوێنە خۆی بۆ نەدەگیرایەوە خوای پەروەردگار فەرمووی نابێ ئەم هەڵەیەتان بەسەرا تێبپەڕێ نەچن سەرکەوتنەکانتان بەسەر کافرەکاندا بەهۆی ئازایەتی خۆتانەوە تەماشاکەن هەمووی کاتی بەدرە وەکو بەدر تەماشایکەن کاتێک کە پەروەردگار بە دڵ لێی پاڕانەوە سەرکەوتنی پێبەخشین کاتێک سەرسام بوون بە خۆتان پەروەردگار شکستی بەنسیبکردن و دەرسی دادان بۆیە زۆر جا مرۆڤ کە تووشی شکستێک دەبێ کە زۆر ناڕەحەت دەبێ کە لوتی لە زەوی دەدا بە خۆت دابچۆوە بگەڕێ لەوە ئەچێ ئەمە خۆ بە زلزانینێکت تێدا بوو بێ دووەمیان لە دەستی زاڵم بێزاری لە دەستی ستەمکار هاوارتە خوای ئەم ستەمکارانەمان لە کۆڵکەیتەوە خوایە چیمان لێ دەکەن ژیانیان خواردین ماڵیان خواردین ئابووری وڵاتیان هەڵدوشین زەلیل و ژێردەستەیان کردوین پەروەردگار دەفەرمێ بە خۆت دابچۆوە لەوە ئەچێ ئەو ستەمکارە تۆ دروستت کردبێ ئەو دروستکردنی ئەو ستەمکارە تۆ یەکێک بی لە کارەکتەرەکانی دروستبوون و مانەوە و بەقای ئەم زاڵمە لەسەر زەویدا بۆیە پیرەمێردی شاعیر کاتی خۆی زۆر جوان دەڵێ کە مرۆڤ زاڵمی دروستکە شعرێکی دوور و درێژە ئەیانگوت خوایە چیمان بەسەر هات دەنجی غەیب ئەیگوت هەیوا لێکراوە خۆتان یارمەتی زۆردارتان داوە هەرچی کە پشتی زۆردارێک دەگرێ هەرچی کە پشتی زۆردارێک دەگرێ خوا زۆری ئەوی بەسەرا دەبڕێ خەڵکەکە هاواریان دەکرد پیرەمێرد لە شعرێکی دوور و درێژە من هەمووی لەبەر کاتی بەرنامەکە ناخوێنمەوە خەڵکەکە دەیانگوت خوای پەروەردگار چیمان بەسەر هات ئەفەرمێ دەنگێکی غەیبواتە لە ئاەتەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم پیان وترا خۆتان یارمەتی زۆردارتان داوە کاکە ئێوە خۆتان ئەمانەتان دروست کرد هەرچی کە پەتی زۆردارێ ئەگرێ هەرچی کە پشتی زۆردارێ ئەگرێ خوا زۆری ئەوی بەسەرا ئەبڕێ بەخوا تۆ کە پشتی زۆردارت گرت خوا ئەو زاڵ مستەمکارت بەسەرا زاڵ دەکە وێ بە خۆت دابچۆوە ئەمە خەتاکە لە خۆتەوەیە ئەبێ خۆت چاکەی خوای گەورە حاڵت چاک دەکا خاڵی سێیەم ئیبحەث عەنی الخەلەل بگەڕێ بە دووی شوێنێکە بە دووی خەلەلێکە بە دووی شکستێکە بە دووی شوێنێکە کە هەڵەی تێدایە بزانە لە شەرع و یاساگەردوونیەکان لاداوە لە جەنگی ئوحودا کە سەحابەشکان وتیان خوای پەروەردگار بۆ ئێمە لە پێناوی تۆدا هاتین بۆ جەنگ ئێمە لەگەڵ پێغەمبەرەکەت بووین صلی الله عليه وسلم ئێمە ئاڵای لا ئیلاهە ئیلا اللهمان پێبوو کەچی ئاڵا هەڵگرەکەمان موسعەب شەهید کرا ئێمە دڵی دنیامان بە ئیمامی حەمزە خۆش بوو ئیمامی حەمزە فەرماندەی لیوای موسڵمانان شەهید کرا هەفتە ئازیز ئەو سەحابە ئازیزە خۆشەویستانە کە بەسەر و ماڵفیدای ئیسلام بوون خوای پەروەردگار بۆ خوای پەروەردگار لە ڕێی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم جوابی سەحابەی دایەوە قل هو من عند أنفسكم براینە خەلەلەکە لە خۆتانەوەیە پەروەردگار جوابی دانەوە ئەی محەممەد صلی الله علیه وسلم خۆشەویستم پێیان بڵێ هو من عند أنفسكم ئەو شکستە بەهۆی هەڵەی خۆتانەوە بوو خوای پەروەردگار هیچ کەسێک کە لە یاساکانی گەردوونی لا دەدا تەماشای ئەوە ناکرێت تۆ سەحابی ئەگەر هیچ پرەنسیپێکی سەربازیش نەگریتە بەر ئیلا دەبێت سەرکەوی
پێغەمبەر صلی الله علیه وسلم نەخشەی تەواوی سەربازی دابوونێ ئەم شوێنە ئەم گردە لە کاتی سەرکەوتنماندا یان لە شکستماندا نابێت چۆڵ بکرێ. بەڵام کە بینیان کافرەکان چۆن ڕادەکەن و لەشکری موسڵمانان بە شوێنیانە دەڕوا و خەریکی دەستکەوتەکان کۆ دەکەنەوە، ئەو سەحابانە وتیان پێویست ناکە مەبەستی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لێرە بمێنینەوە تا کاتی سەرکەوتن بووە. ئێستا کافرەکان بە تەواوەتی شکان وێ با ئێمەش بڕۆین هاوکاریان بین لە کۆکردنەوەی غەنیمەت و دەستکەوتەکاندا و لە شکست پێهێنانی زیاتری دوژمن و ڕاونانیاندا. سەرۆکەکەیان هەرچەند ئامر مەفرەزەکە وتی وەڵڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لە هیچ کاتێکا ئێرە چۆڵ مەکەن. قسەکانی پێغەمبەری خوا و نەخشەکانی صلی الله علیه وسلم هەمووی پڕ حیکمەتە، کورە باس چۆڵی نەکەین بە قسەیان نەکرد. خالیدی کوڕی وەلید کە ئەو کاتە لە ناو کافرەکاندا بەرپرس و فەرماندەیەکی سەربازی بوو، فرسەتی هێنا و پشتەوەی کرد کە گردەکەی گرت موسڵمانان و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەوتنە گەمارۆ و کەوتنە کەمینەکەوە و ئەو شکستیان بەسەرا هات. خوای پەروەردگار فەرمووی قل هو من عندی ئەنفوسیکم، ئەی محەممەد صلی الله علیه وسلم پیان بڵێ ئەم شکستە بەهۆی هەڵەی خۆتانەوە بوو. بۆیە من و تۆش دەبێت زۆر جار کە شکستمان هێنا کە هەڵەیەک لە ژیانماندا ڕوویدا بە خۆماندا بچینەوە. خاڵی چوارەم و کۆتایی ئەڵظولم، ستەمکردن. لەوە ئەچێ هەڵەکەی، لەوە ئەچێ ناڕەحەتیەکەی ژیانت، گرفتاریەکەت، شکستەکەت، خەمباریەکەت بەهۆی ستەمکردن بێ لە کەسێک. بە خۆت دابچۆوە بگەڕێ دەفتەرەکانی کردەوەکانت تەماشاکە بزانە ماڵی چێت خواردووە، دڵی چێت شکاندووە، غەیبەتی چێت کردووە، بوختان و تۆمەتت بە ناڕەوا و بە ناحەق داوەتە پاڵ چ بێت تاوانێک کە ئاگای بەخوا لە هیچ نییە. بەخوامانە هەموو باجی هەیە، بەخوا هەموو قسەیەک باجی خۆی هەیە. وەڵڵاهی لەوە چێت جارێک دڵی کەسێکت تەزاند بێ زۆر داماوە بوو، زۆر مەحزوم بوو، تۆش بە قسەیەک لە جیاتی دڵنەوایی بکەی دڵت شکان، بەخوا پەروەردگار دڵت دەشکێنێ. وەڵڵا باجەکەی دەدەی بەخوا بە فڵان کەس چەند بوختانت خستە پاڵی، چەند تۆمەتت خستە پاڵی، ئەویش زۆر پاک وەکو ئاوێکی پاکی بێگەر لیاڵ نەبوو بوو، نەخیانەتی لە خوا کردبوو، نە لە دینی ئیسلام، نە لە موسڵمانان، نە لە خاک و خەڵک، نە لە تۆی موسڵمان کەچی چ بە چاوێکی نامۆسیرت دەکرد و بوخرانت دەدایە پاڵ. وەڵڵا باجەکەی دەدەی بە خۆت دابچۆوە ماڵی خەڵکێکت خواردووە بە ڕەنجی شان پەیدا کرد، ئێستایی وا هەیە ئەڵە زۆر گرفتارم، بەڵام بەس سەیری قەرزەکانی خۆی کە قەرزی چەند کەسل لایە هەشتە و نایدەیتەوە، کابرا چی لەگەڵا بکە، بڕوا محکەمە لێ بگرێ، خۆ محکەمەشی چی بۆ ناکرێ، بزانە ماڵەکەی بۆ دادەیتەوە. جار هەیە ئەو ستەمە ئەوەیە خۆت بە ڕەفیقی خەڵک نازانی، زۆر شانازی بە زانست و زانیاری خۆتەوە دەکەی. دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تەفسیری نابلوسیدا لە مجلدی هەشدا لە لاپەڕی 489دا دەفەرمێ یەکێک لە ناسیاوانمان لە برایانی دینداری ئەهلی مزگەوت کە بە چاکمان دەزانی وەلا نوزەکی عەلی الله ئەحەدا، لە ڕواڵەتا زۆر بە کەسێکی خواناس و دیندار و زانامان دەزانی، پسپۆر بوو، ئەندازیاری ئەلکترۆنی بوو لە بواری چارەسەرکردنی عەقڵی شەریکاتی گەورەدا. هەستا معمەلی وا هەیە عەقڵێکی هەیە، ئەم ئامێرە گەورە، ئەم معمەلە گەورە، ئەو دەستگا گەورە جیهازێکی عەقڵی هەیە. ئەم کەسە خوای گەورە زانستێکی پێبەخشی بوو، لەو زانستەدا دەیتوانی خەلەلەکان بدۆزێتەوە. ئەڵە خۆی بۆی جەڕاموتی کابرایە کات بۆ لام خاوەن معمەلێک گوتی قوربان جەنابی ئەندازیار معمەلەکەم خەلەلی عەقڵی تێدا پەیدا بوو، ئامێرەکان وەکو پێویست کار ناکەن. ئەڵە منیش وتم بەسەر چاو دێم بۆ چادەکەم، بەڵام لەوەندە کەمتر نایەم، بۆ نمونە بە $1000 دێم کارەکە دەکەم. کوڕکتی بۆ خاتری خوا وەڵڵاهی باوەڕ ناکەم لەوانێ فیوزێک سوتابێ، ئێمە لێی نازانین، خوای گەورە ئەو عیلمەی بە تۆ داوە. زۆر قسەی لەگەڵ کردم، زۆر ئیلحاحی کرد، زۆر پاڕایەوە، وتم شتی وانە. ئاخری کە تینی بۆ هێنام وتم حەد 1 سەنتی کەمتر بێ لەگەڵ نایە، وتم برا سرم مێشێنە کاتم مەگرە، تۆ ئیشت بە منە، خۆ منیشم بە تۆ نییە، خۆ منیشم بە تۆ نییە، زۆرت پێخۆش نییە، ئەم شارە پڕە لە وەستا بڕۆ بۆ لای ئەندازیارێکی تر، بۆ لای وەستایەکی تر. کابرا لە منی باشتر و شارەزاتر نبینیوتی نەوەڵا با ناشێکیش دەستکاری جیازەکە نەکە هەر ماڵ وێرانم کە با بە وەرەقی رووسیا بۆ نمونە بەدە بە $1000 من ڕازیم. من بە تێڕادیوی خۆمەوە دڵنیا بووم لە ماوەی 1 چارەگا خەلەلەکە چارەسەر دەکەم، چونکە زۆر پسپۆر بووم لەبارەی عەقڵی ئەو کارگانەدا.
ئەفەر دەڵێت چووم وتم بەیانی سعات 8 دێم وتی زۆر باشە چاوەڕێتم سعات 8 بەیانی چووم دەستم کرد بە کارکردن نانی نیوەڕۆشم بۆ نەخورا بەس فریای نوێژەکانم کەوتم سعات 8 شەو هیلاک بووم خەلەلەکەم نەدۆزیەوە وتم کاکە بەیانی دێمەوە وتی وەڵڵاهی زۆر پێچوتم وەڵڵاهی قەدوانە بۆ ژیانم ئیشم ڕۆژی دووەم لە 8 بەیانیەوە حتا 8 شەو خەریک بووم خەلەلەکە نەدۆزرایەوە ڕۆژی سێم ڕۆژی چوارەم ڕۆژی پێنجەم ڕۆژی شەشەم ڕۆژی حەوتەم ڕۆژی هەشتەم لە 8 بەیانیەوە تا 8 شەو من هەر خەریک بووم نەدۆزرایەوە منیش زەرەدی گەورەم دەکرد چونکە من کارەکەم هەر ئەو بڕەپارە بوو بە چارەجێک چاکم کردایە هەر $1000 بوو بە 100 ڕۆژ چاکم کردایە هەر $1000 بوو کابرا لەسەر چاکردن پارەی دەدامێ نەک لەسەر سعاتی کارکردن شەوی نۆیەم گەڕامەوە ماڵەوە بێ ئەنداز هیلاک بووم جەستەی هیلاک مێشکی هیلاک چوومە سەر بەرماڵ نوێژم کرد وتم ئیلاهە العالەمین وەڵڵاهی ئەمە خەلەلێک هەیە ئەمە لە ڕووی کەم زانستی و کەم ئەزمموی منەوە نییە ئەم خەلەلەش زۆر گەورە نییە لەم جیهازەدا کە من نایدۆزمەوە بیرم هاتەوە بە کابرام وت تۆ پێویستیت بە منە نەک من پێویستیم بە تۆ بێ بێ منەت بە بڕۆ بە دوی وەستایشترە زۆر بە ناشینی لی تۆڕە بووم زۆر بە خۆمم نازی وتم خوایەتەوە ببێ خوا من لەوە لاواستر مەگە یارمەتی تۆ نەبێ هیچ خەلەلێکم پێ بدرۆزێتەوە یا ڕەبی خواشە بێ خاتری بگرم وعد و بەڵێم بێ سەدەقە و خێرێکی گەورەش بکەم هەروە بڕوا حیاشم دەچێت دوایی کەسی ژنای ئیشم پێ بکە ئەڵەن بابە 9 ڕۆژە لەسەر جیهازی کابرایە پێی چا نەکراوە هەر ئابڕووی پیشەکەشم دەڕوا نامڕاویش دەبم وعد بێ پارەی کابرا زۆری بۆ دابشکێنم وعد بێ بەشێکی لێ بکەم بە سەدەقە و خێر وعد بێت تەوبە بێ خوایە جارشکە کەس ئازار نەدەم بە خۆم نەنازم ئەڵە بەونێتەوە ڕوون کردە خوا تەوبەم کرد خەلەلەکەم دۆزیەوە بەیانی چوومە سەرکار لە ماوەی یەک چارەکە خەلەلەکەم دۆزیەوە چارەسەرکردم کرد چارەسەرم کرد و ئامێرەکە کەوتەوە ئیش کەواتە بگەڕێ بزانت داخۆل لە کوێدا وشەیەکی نابەجێ لە دەمە دەرچوە و گرفتی لە ناو ژیان و ژینگە و ڕزق و ڕۆزیتدا دروست کردووە خۆی گەورە ژیانی هەموو لایەکمان پڕکە لە بەرەکەت و خێر لە کیبر و لە بە خۆزلزانین و لە سەرسامبوون بەخۆ خۆبمان پارێزی هەمووی بۆ تۆیە هەمووی هی تۆیە هەمووی دەگەڕێتەوە بۆ لای تۆ خۆمان زۆر بچووکتر و کەم دەسەڵاتترین لەوەی کەوا هیچمان هەبێ یا ڕەبی خۆیان فەزڵ و بەخششت بەسەر ئێمەش و مسلمانانیشەوە زیاد بێ والسلام عليكم ورحمة الله وبركاته وذكر فإن الذكرى تنفع المؤمنين